سڵاو و ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکارم لە خزمەتێوەی ئازیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شرکەتی هەورامان غەرب لە ڕەوانسەر، لە سێدارەدانی بەندکراوێکی خەڵکی کرماشان لە زیندانی هەمەدان، چوونەسەرەوەی 50% کرێتاکسی لە سنە، دروشم نووسینی ئازادی خوازانی تاران دژ بە کۆماری ئیسلامی و خۆپێشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند شاری ئەمریکا. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شرکەتی هەورامان غەرب لە ڕەوانسەر بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەمە 27 خاکەلێوە کرێکارانی شاغڵ لە شرکەتی هەورامان غەرب لە شاری ڕەوانسەر لە ئاستبڕینی ژەمی خۆراک و کەمی حەقدەست ناڕەزایەتیان دەربڕی. بە پێو ڕاپۆرتە هەفتەیەک لەوەبەر 75 کرێکاری ئەو شرکەتە لە ئازخراپی کەیفیەتی خۆراک ناڕەزایەتیان دەربڕی. بەڵام بەڕێوەبەرایەتی شرکەت ژەمە خۆراکی کرێکارانی بە تەواوەتی قەتع کرد و ئێستا کرێکاران خۆیان خۆراکی ڕۆژانەیان دابین دەکەن. کرێکاران هەروەها لە ئاست جیاوازی لە پێدانی حەقدەست ناڕازین و دەڵێن کە ئەو کرێکارانەی پێشینە 1 ساڵ کاریان هەیە 10 ملیۆن تمەن وەردەگرن، بەڵام کرێکارانێک کە تازە دامەزراون تەنیا 7 ملیۆن تمەن حەقدەست وەردەگرن. گیرخواردنی سەدان گەشتیار لە سنووری باشماخ. ڕۆژەی دووشەمە 27 خاکەلێوە سەدان گەشتیار لە سنووری باشماخی مەریوان گیریان خوارد و مامورانی ڕژیم ڕێگەیان نەدا بگەڕێنەوە هەرێمی کوردستان. بە پێی زانیاریەکان بەیانی دووشەمە لە سنووری باشماخ و لە کاتژمێر 10 بەیانیەوە بەهۆی تێکچوونی سیستمی تۆمارکردنی گەشتیاران لە دیوی ئێرانەوە سەدان هاوڵاتی باشووری کوردستان لەو سنوورە گیریان خوارد و نەیانتوانی بگەڕێنەوە هەرێمی کوردستان. لە سێدارەدانی بەندکراوێکی خەڵکی کرماشان لە زیندانی هەمەدان بەیانی یەکشەمە 26 خاکەلێوە حکمی ئەعدامی بەندکراوێکی خەڵکی کرماشان بە ناوی ئەرسەلان هاشمی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی هەمەدان جێبەجێ کرا. ئەرسەلان هاشمی تەمەن 31 ساڵ 4 ساڵ لەوەبەر بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرا. بەیانی یەکشەممە حکمی ئەعدامی و بەندکراوە لە بێدەنگی خەبەریدا لە زیندانی ناوەندی هەمەدان جێبەجێ کرا. چوونەسەرەوەی 50% کرێتاکسی لە سنە. ڕۆژی دووشەممە 27 خاکەلێوە شۆڕای شاری سنە بە فەرمی نرخی تازەی کرێتاکسی لە شاری سنە و شارۆچکەکانی دەوروبەری ڕاگەیاند. بە پێی زانیاریەکان زۆربەی مەسیرەکانی نێوشار بۆ 7 و 8,000 تمەن و مەسیرەکانی دەرەوەی شار بۆ 9 10 11 و 12,000 تمەن بەرز بۆتەوە. گرانکردنی 50% کرێتاکسی لە حاڵێکدایە کە گرانی و هەڵاوسان کەمەری خەڵکی شکاندووە و بەشێکی زۆر لە چینی هەژاری کۆمەلگا توانایی کڕینی گۆشتی سوور، مریشک، ماسی، شیرەمەنی و میوەیان نییە. مانگرتن لە خواردنی شاکر بێهروز لە زیندانی ورمێ. شاکر بێهروز بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ لە ڕۆژی یەکشەممە 26 خاکەلێوە لە ناڕەزایەتی بە بیلا تەکلیف بوون مانی لە خواردن گرتووە. شاکر بێهروز ساڵی 97 هەتاوی پەیوەست بە یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم بوو، بەڵام پاش چەند مانگ بە وەرگرتنی ئەماننامە گەڕایەوە ئێران. ناوبراو دەی ڕەشەمەی ساڵی 97 دەست بەسەر و لەلایەن دادگای ئینقلابی ورمێ بە کوشتنی پاسدارێک تۆمەتبار کرا. ئەو چالاکە سیاسیە ساڵی 99 لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بەغی بە ئێعدام مەحکوم کرا، بەڵام پاش وەرگرتنی ڕەزادنامە لە بنەماڵی کوژراوەکە حکومەکەی بۆ 10 ساڵ گۆڕدرا و دواتر کەوتە بەر لێبوردنی گشتی و سزاکەی بۆ 5 ساڵ کەم کرایەوە. شاکر بێهروز لەلایەن لقیدووی دادگای ئینقلابی ورمێ لە پەروەندەیەکی دیکەدا بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم بە 5 ساڵ زیندان مەحکوم کراوە. دروشم نووسینی ئازادی خوازانی تاران دژ بە کۆماری ئیسلامی. پاشێرشەکەی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیسرائیل و ئەگەری سەرهەڵدانی شەڕێکی گەورە ژنان و پیاوانی ئازادی خوازی تاران دیواری ئەو شارەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند.
ئازادی خوازان دیوارەکانی شاری تارانیان بە دروشمەکانی ئەو شەڕی ئێمەنیا، سپای پاسداران قاتڵی خەڵکیێران، مەرگ بۆ خامنەیی، مەرگ بۆ کۆماری ئیسلامی و خەڵک برسین و سەرمایەکان بۆ شەڕ تەرخان دەکرێتیان نەخشاند و بەو شێوەیە دژایەتی خۆیان لەگەڵ حکوومەتی دژە مرۆڤی کۆماری ئیسلامی نیشاندا. پەیوەستبوونی کەشاوەرزانی وەرزەنە بە ناڕەزاتی کەشاوەرزانی ئیسفەهانی. ڕۆژی دووشەمە 27 خاکەلێوە کەشاوەرزانی وەرزەنە لە ڕۆژهەڵاتی ئیسفەهان پەیوەست بە مانگرتن و ناڕەزاتی کەشاوەرزانی ئیسفەهانی بوون. کەشاوەرزانی ئیسفەهان و وەرزەنە خوازیاری پێدانی حەقاوە بوون و لەگەڵ تراکتۆرەکانیان ڕێپێوانیان کرد و شەقامەکانیان داخست. پێشتر بەرپرسانی ڕژیم بەڵێنیاندا بوو پێش وەرزی چاندن حەقاوەی کەشاوەرزان دابین بکەن، بەڵام ئێستا کەشاوەرزان بەرهەمە کشت و کاڵیەکانیان خەریکە لە ناو دەچێت و بەرپرسانی کۆماری ئیسلامی هیچ بایەخێکیان پێنات. دەست بە سەرکردنی 4 کرێکاری ئەفغانستانی لە زاهدان. هێزەکانی سپای پاسداران ڕۆژی دووشەمە 27 خاکەلێوە هێرشیان کردە سەر خانوویەک لە شارچکەی جیهادی زاهدان و 4 کرێکاری ئەفغانستانیان بە تەقەی ڕاستەوخۆ و توند و تیژی دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەش هێزەکانی سپای پاسداران هێرشیان کردوتە سەر بینایەکی نیوەکارە لە شارۆچکەی جیهادی زاهدان و ڕاستەوخۆ تەقەیان لە کرێکاران کردووە. لە ئەنجامی ئەو هێرشەدا 4 کرێکاری ئەفغانستانی دەست بەسەر و 3 کرێکار بریندار بوون. شانی باسە کە ئەندازیاری ئەو ساختمانە لە ئاست هەڵسوکەوتی وەحشیانەی سپای پاسداران ناڕەزایەتی دەربڕیەوە، بەڵام بە زەربەی باتۆم بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. پۆلۆمکردنی 3 یەکەی سنفی لە مەشهەد. ڕۆژی دووشەمە 27 خاکەلێوە 3 کافە و ڕێستۆران لە شاری مەشهەد بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حیجابی ئەجباری پۆلۆم کراون پاش بڕیاری دەوڵەت بۆ توندکردنەوەی ڕێوشوێنەکانی حیجابی ئیجباری. لە ڕۆژانی ڕابردوودا دەیان ژن و کچی گەنج لەلایەن گەشتی ئەرشادەوە بە توند و تیژی دەست بەسەر کران و چەندین کافە، ڕێستۆران و یەکەی تجاری و سنفی لە چەند شاری ئێران لەلایەن ئیدارەی ئەماکن و بە فەرمانی دەستگای قەزایی پۆلۆم کراون. گیان لە دەستانی 3 سوختبەر لە مێحوەری ئێرانشار بۆ سەرباز. ڕۆژی دووشەمە 27 خاکەلێوە بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی ئێرانشار بۆ سەرباز 3 سوختبەر لە نێو ئاگردا سووتان. بەپێی راپۆرتی ڕێکخراوی حاڵبەش ڕووداوەکە لە نێوان پژۆیەکی 405 سوختبەر لەگەڵ ئۆتۆمۆبیلێکی پڕای ڕوویداوە و پاش بەریەکەوتنی ئەو دوو سەواریە هەردوو ئۆتۆمۆبیل ئاگریان گرتووە و 3 سوختبەر لە نێواگردا سووتاون. ناسناوی یەکێک لە قوربانیان بریتیە لە مۆنیر دەشتی، خەڵکی شارستانی سەرباز و دانیشتووی ئێرانشار. بانکهێشتی ڕۆژنامەنووسێک بۆ دادسەرای بەندەر عەباس. حەسەن عەباسی ڕۆژنامەنووسی خەڵکی بەندەر عەباس ڕۆژی دووشەمە 27 خاکەلێوە لەلایەن دادسەرای گشتی و ئینقلابی ئەو شارە بانکهێشت کرا. بەپێی بلاغیەی دادسەرای گشتی و ئینقلابی بەندەر عەباس، حەسەن عەباسی ئەبێ لە ماوەی 5 ڕۆژی داهاتوودا خۆی بە لقی چواریە و دادگایە بناسێنێت. لە دوایی هێرشەکەی سپای پاسداران بۆ سەر ئیسرائیل بەلانی کەم 5 ڕۆژنامەنووس لەلایەن ناوەندە قەزایەکانی کۆماری ئیسلامی بە بیانووی بڵاوکردنی پرۆپاگەندا بانکێشت کراون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی لایەنگەرانی فەلەستین لە چەند شاری ئەمریکا. ئێوارەی ڕۆژی دووشەمە 27 خاکەلێوە لایەنگەرانی فەلەستین لە ئەیالەتەکانی ئۆریگان، کالیفۆرنیا و نیویۆرک ئۆتۆبانەکانیان داخست و دژ بە دەوڵەتی بایدن دروشمیان بەرز کردەوە. بەپێی راپۆرتەکان پاش هێرشەکەی کۆماری ئیسلامی بۆ سەر ئیسرائیل، بۆردومانەکانی غەزە لەلایەن ئیسرائیلەوە چڕتر بووەوە و ڕۆژی ڕابردوو چەندین فەلەستینی لە ڕەفاح، ئۆردوگای نەسیرات و باکووری غەزە کوژراون و بریندار بوون. هەر بۆ بۆنەوە لایەنگەرانی فەلەستین لە شارەکانی سان فرانسیسکۆ، شیکاگۆ و نیویۆرک بەداخستنی ئۆتۆبانەکان دروشمی بۆ پشتیوانی لە فەلەستین ئابووری دادەخێنیان بەرز کردەوە و خوازیاری ڕاگرتنی دەست بەجێی شەڕ بوو. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.